خانمە ئەکتەرێکی ئەمریکایی زەوی کرافێس دەڵێت جوانی ئەو کاتەیە کە دەتوانیت سوپاسگوزاری خۆت بیت کاتێک خۆت خۆش دەوێت ئەمە ئەو کاتەیە کە جوانترینی لە کۆتاییدا هەڕوانین و دنیابینی جوان دەمێنێتەوە. سڵاو خۆشەویستان، شاد بوومەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی نوێی زایڵەی داهێنان. ئاتێلا چیرۆکێکی ڕاستەقینەیە، شەهیدێکی زیندوی ئەم ڕۆمانەیە، کۆکردنەوەی ئەنفال و کۆمەڵکوژی کورد و عشق و شۆڕش و سۆفیگەری لێوڕێژ لە خەون و سەرکێشی و مەرگ و ڕووداوی گەورە. زاڵی داهێنان سەردانی ئاهەنگی واژۆکردنی ئاتێلا و دوایمین عشق دەکات لە ڕێی کامێراکەی ڕێباز مەجیدەوە. لە ڕۆژنامەی ئەلسەباح حەمزە مستەفا دەنووسێ ڕۆمانی ئاتێلا دوایمین عاشق تۆماری گێڕانەوەیەکە لە جۆرێکی دیکە لە گۆڕانکاریەکانی شۆڕش لە ڕێی کەسایەتی پاڵەوانەکانەوە. پاڵەوانی عاشق و شەهید ئاتێلا و خۆشەویستەون بۆکەی فاتیمە. ئاتێلا پەیامەوەی مرۆڤایەتی عشقە. یەکەم لەحظە ئادەم کە ئەبێ بە مرۆڤ ئەو لەحظەیە کە عاشقی حەوا بێ، تەنها سەبەب عشقە. و ئیتر ئەم عشقە شێوازی جیاجیاگرێتە خۆی لە عشقی مرۆڤەوە تا عشقی نیشتیمان و تا عشقی قەزیە و تا ئاگاتە عشقی خواوەند. بە دیوەیەکترا پەیامی ئەم ڕۆمانە ئەوەیە کە هیچ هێزێک، هیچ داگیرکەرێک بە درێژایی مێژوو نەیتوانیوە ئەم میلەتە قڕ بکا و چۆکی پێدا بدا و سەری پێکس بکە، ناشتوانێت. سەردار عەبدوڵڵا لە بەغدا لەدایک دەبێت و دواتر دەبێتە پێشمەرگە و ساڵانی 2000ەکان زانکۆ تەواو دەکات. سەرباری کار و پرۆژە سیاسیەکانی لە بوارە جۆرا و جۆرەکانی میدیادا نووسینەکانی لە ڕۆژنامەی شەرق ئەوسەتی لەندەنی و ئەلزەمان و حیاتی لەندەنی و ئیلاف و ئیتیحاد و مەدا و چەندین ڕۆژنامە و گۆڤاری دیکەدا بڵاو کردوتەوە، بەڵام بۆ یەکەم جار ڕۆمانێک بڵاو دەکاتەوە. بەڕاستی ئازایەتی ئەو خانەی چاپکردنە لوبنانی هەشت ئەنتوان زۆر ئازابوون کەم ڕۆمانیان چاپ کرد. دەنگدانەوەکەی پەیوەندی بە کۆمەڵێک ئەسبابەوە هەیە. یەکێکەوەی شۆڕشی کورد باش نەگەیشتووە، هەوڵەکانی قڕکردنی کورد باش نەگەیشتووە، بەو زمانش ڕەنگە نەگەیشت بێ. سەبەبێکی تری بۆکوواندێ لە برادرام تێن ڕەنگە تەکنیکی ئیشکردنی من بێ لە ناو ڕۆمانەکە و فەزای عرفان و تەسەوف کە لەناو ئەم ڕۆمانەیە هەوڵم داوە فەزاکە بکەم بە فەزای عرف و عرفانی و عشقی عرفانی و لە عشقی مرۆڤەکانەوە تا نیشتیمان و تا شۆڕش و تاگاتە عشقی ئیلاهی. لە ماڵپەری بەرچاو بە زمانی عەرەبی ڕەنا عومەر دەنووسێت لە پێش ڕۆمانی ئاتێلا دوایمین عاشقەوە عشقێکی تۆڵەکەرەوە خۆی حەشارداوە. ڕوبەڕووی ستەمکاری و بەرەنگاری چەوسانەوەی ئەو دیکتاتۆرە دەبێتەوە کە هەرگیز دوودڵ نەبووە لە بەکارهێنانی کیمیایی دژی هاوڵاتیانی خۆی. لێرە سۆفی و شاعرێکی مەزنی وەکو عەتاری نێشابووری سەیتەرەیەکی زۆری لە ناو ڕۆمانە هەیە و خۆی و فکر و فەلسەفە و تەسەوفی ئەو شعری ئەو حزورێکی گەوریان لە ناو ڕۆمانە هەیە و ئەوە فەزایەکی عرفانی جیاوازی بەخشیوەتە ڕۆمانەکە. ئەم ڕۆمانە لە چیرۆکێکی ڕاستەقینەوە سەرچاوی گرتووە. ئاتێلا شەهیدێکی شۆڕشی کوردستانە و ئەو گەنجە ئالوودەی عشقێکی ژەشێخێک دەبێت و باوکی نایەڵێت شووی پێ بکات. دوجار کۆمەڵکوژی ئەنفال نەک بە تەنها خۆشەویستەکەی دەبات، بەڵکو 200,000 مرۆڤی دیکەش لەگەڵ خۆیدا دەبات. لێرە سۆفی و شاعرێکی مەزنی وەکو عەتاری نێشابووری سەیتەرەیەکی زۆری لە ناو ڕۆمانە هەیە و خۆی و فکر و فەلسەفە و تەسەوفی ئەو شعری ئەو حزورێکی گەوریان لە ناو ڕۆمانە هەیە و ئەوە فەزایەکی عرفانی جیاوازی بەخشیوەتە ڕۆمانەکە. بەڵام ئەم ڕۆمانە لێوڕێژیشە لە دنیابینی و تەسەوف. دوایمین عاشق لە کارەسات و کۆمەڵکوژی و نەهامەتیەکانی مێژووە بەڕێوەیە تا ئێستا. ئاتێلا شەهیدێکی تایبەتی کوردستانە. ڕۆمانەکە تەنها باسی ئاتێلا نییە، ڕۆمانەکە باسی هەموو هەوڵەکانی قڕکردنی کوردەکە و ڕوبەڕووبوونەوەی ئازایەنە و شارانەی کورد دژ بە داگیرکەرانی کوردستان بۆ بەدەستهێنانی مافەڕاوەکانی خۆی تا ئاگاتە سەر بەخۆی کوردستان و کوار میلەتێک لەو میلەتانە کە خاوەنی گیانی سەر بەخۆی خۆیان بن. باسی لە ناوبردنی کورد و شۆڕشی کورد و لەپاڵ ئەمەشا باسی عشق و عشقی نێوان مرۆڤەکان، عشقی نیشتیمان تاگاتە عشقی خوایی. عشق و شۆڕش و کۆمەڵکوژی کورد لە ڕۆمانێکدا کارکتەر و ڕوودا و چیرۆکەکان لە مێژوو ڕزگار دەکەن و لە ڕۆمانێکدا بەرجەستە دەبنەوە.
ڕۆمانوسی ئەمریکی جێف لێنسی دەڵێت نووسینی باش لە گوتنەوە نایەت بەڵکو لە وشەکانەوە دێت. ئەوانەی لە کۆمەڵکوژیەکەی ئەرمەنیەکان بە دەستی ئیمپراتۆریەتی عوسمانی ڕزگاریان بوو جارێکی دیکە لەو گرتە ڤیدۆیانەدا لە ڤیستیڤاڵی سینەمایی بلۆگانز ڕێترۆڤانۆ دەبینرێنەوە. ئەم سەرچاوە ئەرشیفە گەورەی کە ئێستاکە لە بەردەستدایە بەڕێکەوت لە پەرتوکخانەی گەورەی کۆنگرێس لە ئەمریکا دۆزرایەوە. ئەرمەنیەکان دەڵێن دەتوانن کۆڵی بکەن لە مێژوو بەڵام ناتوانن بۆ هەمیشە لە ناوی بەرن. بەڵگەی ڤیدیۆی دەگمەن کە ڤیدیۆ وێنەی ڕزگاربوانی کۆمەڵکوژیەکەی ئەرمەنیەکان لە ساڵی 1950دا نیشان دەدات ڕۆژی پێنجشەمە وەک بەشێک لە 29یەمین ڤیستیڤاڵی چاپی بۆلینیای سینەمایی ئێریترۆڤیتۆ نمایش دەکرێت. فیلمی بێدەنگی تۆمارکراو کە بەروارەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1923 کە تیایدا وێنەی منداڵان لەسەر بەلەم لە تورکیا و بەڕیزوەستانی پەنابەران و گواستنەوەیان بە ڕێگەیەکی هێواش و دوور و درێژ نیشان دەدات. کەمەش سەرچاوەیەکی مێژووی زۆر گرینگە بە تەواوەتی کە بەڕێکەوت دۆزراوەتەوە. ئەوەی کە فلیمەکە نیشانی دەدات وەک بەشێکە لە هەڵبژاردەیەکی بەجێما و وەک ڕێزگرتن لە دوای دەستپێکردنی سەربڕینی ئەرمەنیەکان بەدەستی هێزە تورکە عوسمانیەکان. بەڵگەی وێنەیەکی تری دەگمەن گرتنی فلیمێکی پێنجخولەکیە کە لەلایەن سەربازێکی فەڕەنسی گیراوە لە کەمپێکی پەنابەرانی ئەرمەنی لە میسر. بەڵام ئەو تاجە ئاڵتونیە گرانبەهایە کە لە ڤیستیڤاڵەکەدایە ئەو ڤیدیۆ چوارخولەکەی ئەرمەنستانە بە ناوی بێشکەی مرۆڤایەتی هەرزوو لە تورکیا تۆمار کراوە دوای تەواوبوونی کوشتارگەکە. ئەوەی کە لەمە و پێش تۆمار کرابوو تەنها چەند وێنەیەک بوو کە لەلایەن وێنەگری ئەڵمانی ئەرمین وێگنەرەوە گیرابوو. ماریان لوینسکی کە یەکێکە لە ڕێخەرانی ڤیستیڤاڵەکە دەڵێت هاتنی فلیمەکە و نمایشکردنی وەک موعجیزەیەکە کاتێک کلیکم کرد لە بنکەی فیدراڵی نێودەوڵەتی ئەرشیفەکانی فلیم. توێژێرێکی سویسریش دەڵێت چۆن دەکرێت نمێژوی کۆمەڵگەیەک بەنهێنی بمێنێتەوە. ئەوەی من تێبینیم کرد لە وێنەکاندا لە ئەستەمبول کە بە کۆشکی ئەستەمبول ناسراوە، بەڵام لە ناوەوەی ئەم کۆشکەدا هەتیوخانەیەکە ئەو شوێنەی لە دوای جەنگ بەریتانیا منداڵانی ئەرمەنیان تێدادانا بوو بەر لەوەی ئەوان ئەستەمبول چۆڵ بکەن. نزیکە 1.5 ملیۆن ئەرمەنی بەدەست ئیمپراتۆریەتی عوسمانی کوژراون و پارچە پارچەکران لە جەنگی جیهانی یەکەمدا و بە گوێرەی ڕووداوەکان بە جینۆسایدکردنی ئەرمەنیەکان لەلایەن زۆربەی لە وڵاتانی جیهان پەسەند کراوە، تەنها لەلایەن تورکیاوە ڕەتدەکرێتەوە. دەسەڵاتداران دەڵێن 300,000 بۆ 500,000 ئەرمەنی کوژراون، ئەمەش دەستەواژەیەکە بۆ کۆمەڵکوژی. بڵاوکردنەوەی ئەم وێنانە یادکردنەوەیەکە بۆ ئێمە سەبارەت بە زانین و گەڕان بە دوای مێژوودا. ئێمە کار لەگەڵ فستیڤاڵی فیلم دەکەین لە ئیستانبول بە ناوی ڕۆژی بێدەنگی سینەما لە ئیستانبول. ئەوان کەسانی زۆر باشن، گونجاوە کە ئێمە ئەو وێنانە نمایش بکەین لە ئیستانبول. ئەلبێرت ئەنشتاین دەڵێت جوانترین شتەوەیە پەنهان و نهێنی تاقی بکەینەوە کە سەرچاوەی هەموو هونەرێکی ڕاستەقینە و زانستی ڕاستەقینەیە. وێنەکێشێکی کورد لە ئارلینگتن لە ویلایەتی ڤێرجینیا لە ئەمریکا پیشانگایەکی تایبەت دەکاتەوە لە چاوی کامێرەکەی یەحیا بەرزنجیەوە زایەڵەی داهێنان لەوێ بوو. لە شاری ئارلینگتنی نزیک لە واشنگتن پێشانگای چەند هونەرمەندێک لە پرۆژەیەکدا خەون بینین کۆ دەبنەوە. هونەرمەندی شێوەکار لوقمان ئەحمەد وەک کوردێک ڕۆژێکیش بۆ ئەو دانرا بوو. هەوڵم داوە شوێنێک بدۆزمەوە کە گەلەری نەبێت، شوێنێک کە تابلۆی لێدا بندرێت و خەڵک ببینێت. چەند هونەرمەندێکشم کۆ کردوتەوە بەردەوام لە شوێنە گشتەکان دەڕوانم کە ئایا گونجاون بۆ کردنەوەی پێشانگا. ئەو کاتانەی پیاسە بەسەگە کەم دەکەم بە دوای شوێنی گونجاویشدا دەگەڕێم. ڕەنگی تابلۆکان ئەوەندە پڕن لە واتای ژیان. مۆزاییکێکیشی دروست کردووە لە نێوان کولتوری شێوەکارەکە و ئەو وڵاتەشتیدا دەژی. ئەم خانمە کە کڕیاری 1-2 تابلۆ بوو خۆشی لە وڵاتی ڕەنگەوە هاتووە هندستان. شوێنێکی وەک وێرە بۆ خەڵک گرینگە چونکە بژاردەی هەمە چەشنت دەداتێ، بە تایبەتی دەتوانی شێوەکارەکە ببینی و شێوەی کارکردنیشی. من خۆم شێوەکارم، دڵخۆشم کە دەبینم تابلۆکان لە شوێنێکی کراوەشدا چۆن دەبیندرێت. خەڵک لەسەر شەقام پیاسە دەکەن و دێن پێشەنگاکەش دەبینن. دوور لە پلاندانان و بیرکردنەوە کە شوێنێکی شایستەیە بۆ کردنەوەی پێشەنگا.
ئەم هونەرمەندە کووردە لە زۆرێک لە پێشانگا و چالاکی هونەرەکانی دەنجی ئەمریکا و ڤێرجینیا و دەڤەری واشنگتن بەشدارە ئەم پێشانگایە جیاوازترە بینێت. Navê pêşengehê de çend tabloyê nû hene hinek cêwazî di nav karê min de heye got karê bi ser kultura Kurdî bi girêdayî hinek jî bi ser nêzîkî em bêjin kultura Emerîkî ew karê abstrakt heye karnî rengê wan piçekî cêwazin ji bo got ji ber got ev pêşengeh bi xwe ferq hinekî yanî cêwaz ji pêşengê min berê gelek mêvanê Emerîkî hene me xwest got em hinekî ew çanda hunerî نزیکی شانی وان بدن و هنکیش بو گو آلیکاری بخوام بستاوی پیشنگیش بو آلیکاریا ریخستنه کی ریخستنا ناوی دریم یا گو لسر کاری پنابرا سکنه. ئێوارەی ئەم هۆڵە و ئەو تابلوانش کە هەڵگری کۆمەڵێ باس و خواسن بۆ ئەم کوردەی تاراوگا گەڕانەوەیەکیشە بۆ لای هەندێک ڕنگ کە بۆنی نیشتیمانیان لێدێ. ئەس هاتمە بێر وەکە کوردێکی تم ببینم ڕەنگێ جوان ڕەنگێ جودا ڕەنگێ هەنەرە کورد هەنەرە کەسێکی کورد شێوەکارێکی کورد و کاک لوقمان ji dora xwe ji sirişta Kurdî ji dîroka gelê Kurd ji wê de mêjûyê Kurd tev de hatiye girtin ev hunera wî. Ev huner bi giştî ez bînim weke dîrokê ye yanî dîrokê dinasîn bi me. عاشقانی شەراب لە ڤیستیڤاڵی شەراب لە ماریۆ پابلۆ سیلڤا کلارا کۆرتیز لە چیلی چێژ لە شەرابە هەمە جۆرە هەمە چەشنەکان وەردەگرن و یادی ئەو ڕۆژانە دەکەنەوە کە شەراب چۆن بە سادەی دروست دەکرا. بەڵام نیپاڵیەکان ئاهەنگی ساڵی نوێیان ساز کردووە و ڕنگ بەسەر خۆیان و شارەکەدا دەپرژێنن. حەزکردن واینێ سەردانا فەستیڤاڵا ڤەندمیە فەست یا باژارێ ماریۆ پابلۆ سیلڤا لە وڵاتە چیلێ دکن. لەور ئەو واینن جیاواز تاقی دکن کو ژە ڕەزنتری یەن جیاوازتێن. خودیên van ڕەزن وڵاتێ چیلێ بەهیڤینە کو ئەو نرخێ واینن خوا لە مارکێتن ناڤنەتەوی بەرزتر بکن. Y salpica para todos lados. A ver, yo voy a ver. Esta es una de las fiestas, una de las cosas más entretenidas. خەڵکی نیپاڵ ڕۆژی دوشەمە ئاهەنگی سەری ساڵی خۆیان گێڕا کە پێکاتبووی لە کۆمەڵێک سروتی ناریتی کە بریتی بوون لە پرژاندنی تۆزی ڕەنگی خەنەیی و هەڵگرتنی پلانتوێز بەناو ئاهەنگ گێڕەکاندا. سەدان کەس لە شاری بێکتاپور کۆبوونەتەوە بۆ ساڵگەردی ئاهەنگی ساڵانەی سێندۆر جارتا ئەم ڤەزیڤاڵە کە دەگەڕێتەوە بۆ سەردەنگ جاخەکانی ناوەڕاست ئاماژەیە بۆ ساڵی نوێ و هاتنی وەرزی بەهار. گۆنیشینەکان بە تەواوی دەوروبەری شارەکەەوە هاتوون بۆ بەشداریکردن لەم ئاهەنگەدا. ئەم فستیڤاڵە بەناو بانگ و ئاڵەواڵایە بەڕەنگ و نەمایش لە پێناو سوپاسگوزاریە بۆ بای خۆشی و بەهاری خواوەند و نوێشکردن لە پێناو و بەپیتی و بەرەکەتیدا بۆ هاتنی ئەم وەرزە. کۆمەڵگەیەک نییە لە دنیادا خاوەنی کۆمەڵێک خواردنی فەرهەنگی و نەریتی خۆی نەبێت. کوردیش خاوەنی چەندین خواردنی ڕۆکی خۆیەتی ڤیستیڤاڵی ڕۆک و خواردنە فەرهەنگی و خۆماڵیەکان لە هەڵەبجە. راپۆرتی فەرحان هەورامانی بۆ زایەڵە ئامادەیە. ساڵانە و لە وەرزی بەهاردا گیاسروشتەکان کڕیاری تایبەت بە خۆیان هەیە. بە دروشمی بە خۆراکی گیایی ژیانمان تەندروستر دەکەین. شەشەمین فستیڤاڵی تایبەت بە خۆراک و گیای سروشتی لە هەڵەبجە بەڕێوەچوو. سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە دەڵێن ئامانجمانە خەڵک لە خواردنی لە قوتونرا و دوور بخەینەوە و ئاشنای خواردن و گیاسروشتەکانیان بکەین. نەوەی نوێ ئاشنا بکەینەوە بەو جۆرە گیایانەی کە باو باپیرمان لە کۆنا خواردویان و ئیسفادەیەکی باشیان لێ کردووە و تەندروستیش بوون. بەڵام ئێستا بە بۆنەی ئەو خواردنەوە لە قوتونراوانەوە ئێستا کێشەیەکی تەندروستی زۆر بۆ خەڵکی دروست بووە و خەڵکی تەندروستیەکی باشیان نییە لەبەر ئەوەی خواردنی بەسەرچوو ئیکسپایرە خۆن. هاوڵاتیان کە هاتبوون بۆ بینینی گیاکان وە خۆیان ئاماژەیان پێکرد گیاکان بەکاردەهێن و ڕۆژانەش گیا کۆ دەکەنەوە. ئەو خواردانەی ئێستا کە زیاتر خەڵک ڕووی تێکردووە و خواردنی سەری ئەو لە قوتونراوە
زیاتر بەکارهێنرە هیوادارم وازی لێ بهێنرێت و وەڵا هەموویم بینیوە بەڵام زۆربەی هەیە ینی حەزی لێ ناکەی نای خۆی ئەوە ئەگینە هەمووی بینیەوە بەکارم هێناوە خواردومە ئێستودیشی زۆرە خوتامیشی خۆشە بە خواردنی کوردەواری بەشداریمان کردو ئاماژمان ناسینی کەلتوری کوردی بۆ گەڕاندەوەیەتی بۆ سەردەمی ئێستا خواردنی یاپراخی سڵق گەڵامێ و ئەنجاوەک و کنگر بە ماسی زەڵاتە هەمویان لە گژوگای سروشتی دروستکراون و ڕوەکی پسپۆڕێکی بواری و شاری تەندروستی دەڵێ گیاکان هەمەجۆرن و سوودێکی گەورەیان هەیە لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەمساڵ لە پاڵ هەر گیایەکدا چارەسەرەکانی خرابوونە ڕوو دەوڵەمەندە بە کۆمەڵی مادە کە هەرس ئاسانەکە کە کۆلیستۆڵەکان یا چۆرەکانی خوێن زیان بەخشەکان بڵێن دەتوێنێتەوە و چاوی سوود بەخش کە چاورێکی تەبیعیە لە ناو گژوژیای کە ژووشێوە هەیە چاورە زیان بەخشەکان ئەتوێنێتەوە لە ڕووی دەرونیەوە کۆمەڵی مادەی تایە ئەم لە ڕووی دەرونی ئینسان مرتاحەکە یاخود با بڵێن ئارامی دەرونی بە ئینسانە بەخشێ و بۆ بینین باشە بۆ بیرکردنەوە بۆ تەرکیز باشە گیاکان پێگاتبوون لە 6 جۆر و سەرجەمیان لە سنووری پارێزگای هەڵەبجا کۆکرابوونەوە هەموو ساڵێکیش گیای نوێتر دەخرێتە ڕوو ئاشنا دەکرێت بە هاوڵاتیان هەر لە فستیڤاڵەکەشدا هاوڵاتیان تامی گیاکان بە خۆشکراوی دەکەن فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجا لە ڕێی وێنەوە بۆ ساتێک زەمن دەوەستێت وێنە و ئەو ساتە دەگرێت بەڵام وێنەکان دەبن بە مێژوو دەبن بە جوانی دەبن بە خۆشەویستی بەڵام دەتوانی وێنەی کارەساتەکانیشمان بۆ بگوازنەوە وەک خۆی تەنها ئازارەکەی کەمترە. دەتوانی هەنێکات هەموو خەڵک فڕێو بدەیت و هەندێک خەڵکیش هەموو کاتێک هەڵخەڵەتێنیت بەڵام ناتوانیت تەواوی خەڵک هەموو کاتێک فڕێو بدەیت. ئەبراهام لینکن وا دەڵێت تازایەڵەیەکی دیکە و کات و شوێنێکی دیکە لە جیهاندا بەختەوەر بن هەر شاد.